بینەرانی خۆشەویست ئەم کاتتان باش با لێکدانەوەیەکی تر هاتوینەتەوە خزمەتان هەروەک ئاگادارن ئەمڕۆ 12 ڕۆژە بەسەر ناڕەزایەتیەکانی خەڵکی شارەکانی خوزستاندا تێدەپەڕێت لەم ڕاپەڕی ناخوازانەیە هەتا درێژە دەکێشێت جەماوەریتر دەبێتەوە ڕژیمی کۆماری ئیسلامی بە هەموو هێزە سەرکوتگەریەکانیەوە لە هەوڵدا بۆ سەرکوتکردنی ئەم ڕاپەڕینە وا لە بەرامبەر ئیرادەی بەرینی خەڵکدا جگەل لە سەرکوت هیچی پێ ناکرێت لەلایەکی ترەوە لە چەندین شاری ئێران خەڵک بۆ پشتیوانی لە هاوچارە نووسانیان لە خوزستان هەستاون و هەوڵی هەرچی زیاتری جەماوەری بوونەوەی ئەم ناڕزایەتیانە دەدەن ئێمە بۆ لێکدانەوە و باز لەسەر ئەم ڕووداوانە لەگەڵ هاوڕێز سەریاز ئەندامی حیزبی کۆمۆنیستی ئێران کاک سەریاز نەدیمی کە لە ڕێگای ئسکایپەوە لەگەڵمانە وا چەند پرسیارێکی ئاراستە دەکەین هاوڕێ سەریاز ئەم کاتت باش و زۆر سپاس بۆ شتاریت سەرەتا پێمان بڵێ ئەم ناڕزایەتیانە لە چه ئاستێکدایە سلااو ڕێزم هەیە بۆ بینەرانی خۆشەویستی کۆڵە تیوی و سپاس بۆ داواتەکەتان بەڵێ هەروە کە ئاگادارن خۆپیشاندانی خەڵکی خوزستان پایناوەتە ڕۆژی 12 خۆیەوە دیارە ئەو خۆپیشاندانە کە ئێستا لە ئارادایە دیادەیەکی نوێ نییە ئەوە ئاکامی سیاسەتی 40 ساڵ زەڵمزۆری حکوومەتی ئیسلامی لەو ناوچانەیە ئەم خۆپیشاندانە دیارە لە خوزستانەوە دەستی پێکرد زۆربەی لە شارە گەورەکان ئیزە مەسعود سلەیمان شوشتەر ئەوانە و پەرەی سندووە بۆ شارەکانی تر یاوەستانەکانی تری ئێران پارێزگەکانی تری ئێران ئەجوملە بوشێر کە بڵێن پارێزگای دەراوسێی خوزستانە و هەروەها لە لۆڕستان لە کرماشان لە ئیلام لە تاران و تاهدە لە کوردستان و خۆراسانی جنوبی پشتیوانی خەڵکی خۆی و خۆی بەدواوە بووە و دوێنێش بینیمان کە خەڵکی تەورێز هاتنە سەر شقامەکان و پشتیوانی خۆیان دەربڕی بۆ خەڵکی خوزستان منەوەیەوە بڵێم کە من دیارە لەو من ناوچانە ژیاوم ئەو قەیرانانە کە ئێستا خەڵکاتۆتە سەر خیابان و سەرجادەبووی شتێکی تازە نییە ئەو قەیرانی بەرق و ئاو ساڵهایە بوو من ساڵی 1965 لەو ناوچانە بووم و شاهدی ئەو قەیرانانە بووم و هەتاکو ئێستا 8 کەس کوژراون و ئاماری گیراوەکان ڕوون نییە بەڵێ کاک سەریاز ڕادەی هاوپشتی شارەکانی تری ئێران چۆن دەبینن ئێوە بەڵێ ئەوەی باسم کرد لە شارەکانی تر یا لەوەستانەکانی تر شێر کە پارێزگای دەراوسێ خوزستانە زۆر بووە لە لۆڕستان زۆر بووە و خۆراسانی جنوبی زۆر وەسعەتی پەیدا کردووە لە ئەسفەهانیش چون خەڵکی ناوچە ئەسفەهانیش هەر قەیرانی ئەو کشت و کاڵیان هەبووە پشتیوانی خۆیان دەربڕیوە و دوێنێ بوو زیاتر لە 1000 کەس لە خەڵکی هونەرمەندی بەشی سینما و شانۆ باگەیاندنێکیاندا کە زۆر سیاسەتەکانی حکوومەتیان بە توندی مەحکوم کردووە خوازیاری پشتیوانی لە خەڵکی خوزستان بوون و پشتیوانی خۆیان دەربڕی بۆ ئەو خۆپیشاندانە و هەروەها پارێزەرانی دادگستری لە ئێران کە تعدادیان لە حدودی 200 کەسایە پشتیوانی خۆیان دەربڕی و سیاسەتی ڕژیمیان مەحکوم کرد لەو ناوچانە و خوازیاری پشتیوانی خەڵکانی کە لە خەڵکی خوزستان بوون و دیارە تا ئەگەڕێتەوە بەشەکانی تر لە فعالینی کرێکاری لە فعالینی مەدەنی بە شێوەهای جۆر باجۆر خەڵک پشتیوانی خۆی دەربڕیوە و هەروەکو ئەوەی ئەبینین لە دنیای مەجازیدا خەڵک بە شێوەیەکی بەرچاو پشتیوانی خۆی لەو خۆپیشاندانانە دەربڕیوە لە دەرەوەی وڵاتیش تا ئەگەڕێتەوە سازمان و ئەحزابی سیاسی و فعالینی سیاسی ئەبینین کە بە شێوەیەکی بەرچاو خەڵک ئەیانەوێت دەنگی خۆپیشاندەرانی خەڵکی خوزستان و ناوچەکانی کە ئێران بەگوێی ئازادی خوازانی دنیا بگەێنن کاک سەریاز
کوردستان کە بە مەڵبەندی پشتیوانی لە هەموو حرەکەتێکی هەخوازانە ناسراوە تا چەند پشتیوانی لەم ڕاپەڕینەی خوزستانی کردووە؟ بەڵێ دیارە کوردستان سابقەیەکی تاریخی تایبەتی خۆی هەیە و سیاسەتی ڕژیم لەم ناوچانە جۆرێکە کە خەڵکی کوردستان نەیانتوانیوە بربەستەکان ئەوەندە زۆرن لیتاریزەکردنی ئەمە ناتقە ئەوەندە زۆرە نەیانتوانیە بە شێوەیەکی بەربڵاو پشتیوانی بکەن بەڵام بینیمان لە بۆ نمونە ساقس خەڵکاتە سەر خیابان هاتە سەر جادە و پشتیوانی خۆی دەربڕیوە بە شێوەهای جۆرباجۆر خەڵکی کە چە فعالینی سیاسی چە فعالینی کرێکاری بە شێوەهای جۆراجۆر چە لە قالبی جەلساتە و ڕاگەیاندنا یا لە دنیای مەجازیە پشتیوانی خۆیان بۆ ئەم خۆپیشاندانانەی خەڵکی خوزستان و ناوچەکانی کە ئێران دەربڕیوە و دیارە ئەبێ خەڵکی کوردستانیش ئەوە ئاگادار بن ئەو قەیرانەی کە ئەوڕۆ یەخەی خەڵکی خوزستان و بوشێر و ناوچەکانی کە گرتووە لە کوردستانی ئێمە شاهدی ئەو شتانین. کوردستان ئەوە چەندین ساڵە کێشەی ئاو بەرق و وشکەساڵی هەیە و هەروەها بە پێی ئاماری حکوومەتی بێکاری لە کوردستان و فەقر و فەلاکەت لە کوردستان لە لیستی ئەوەڵی هینە ئامارەکانی حکوومەتایە. بۆیە من پێم وابێ خەڵکی کوردستان ئەبێ هاودەنگ بن لە گەڵ خۆپیشەندەرانی خەڵکی خوزستان و پشتیوانیان لێ بکەن و بێنە سەرجادە چون ئەمە یانێ هاوسەرنوۆشتن هاو چارەنووسن و بۆ کۆتایی پێهێنان لەو قەیرانانە کە هەم خەڵکی کورد هەم خەڵکی خوزستان و ناوچەکانی کە ئێرانی دەرگیر بووەتە پێویستە کە خەڵکی کوردستانیش بە بەربڵاوی پاڵپشتی بکەن لەو خۆپیشاندانە و تا ئەگەڕێتەوە سەر ئەحزاب و سازمان و ڕێکخرا و کرێکاریەکان لە کوردستان چە لە دەرەوەی وڵات چە لە ناوە بە شێوەهای جۆرباجۆر ئێمە شاهد بووین کە خەڵک فعالین دفاعیان کردووە و پشتیوانی خۆیان دەربڕیوە لەو خۆپیشاندانانە. کوردستان دیارە خۆی گیان نابینێ بەڵام هەروەکو ئەوەی وتم وەزعیەتی سیاسی و میلیتاریزەکردنی مەناطقی کوردستان و ئەو سەرکوتەی کە لە کوردستان دەکرێت ئەوەندە بەربڵاوە ڕێی بەربەستی دروست کردووە بۆ خەڵک و نەیانتوانیە بە شێوەیەکی بەربڵاو وەکو لۆڕستان یا وەکو بوشێر بێنە سەر جادەکان و هەروەکو ئەوەی خۆتان شاهدن لەو ماهانەی ئەخیرا ئێمە زیاتر لە چەند سەد کەس فعالینی بەشی ژینگە و فعالینی کرێکاری گیران خران زیندانەوە بۆیە کنترۆڵە و هینەکە فەزا پۆلیسیەکەی کوردستانە کە بووەتە ئەو بربەسەی خەڵک نەتوانن بێنە سەرجادە بەڵام ئێمە شاهد بووین لە ڕاگەیاندنەکان چە لە دنیای مەجازی خەڵک بە شێوەیەکی برین پشتیوانی خۆی لە خۆپیشاندانانەی خوزستان و بوشێر و ناوچەکانی تر دەربڕێت. بەڵێ کاک سەریاز پێتان وایە ئەم ناڕەزایەتی و ڕاپەڕینانە کە هەر ڕۆژە و سوچێکی ئێران دەگرێتەوە چۆن بەسەرکەوتن دەگات؟ بەڵێ من پێم وایە سەرکەوتنی خەڵکی ناڕازی لە خوزستان و شارەکانی کە ئێران یا ناوچەکانی ئێران یانێ بەسراوە بە ئەو خۆپیشاندانانەی ترەوە کە ئێمە بینین بۆ نمونە خۆپیشاندنە بەشی نەوت یا مانگرتەکانی کرێکارانی بەشی نەوت هەفتەپە احترازی معالمان خانە نشینان کە یانێ لەو مانگانەی ئەخیرا بەردەوام بووە و ئەو قەیرانە داراییە کە ئەمڕۆ حکوومەتی ئیسلامی تووشی بووە. بۆیە زۆر گرنگە کە ئەم بەڕێوەبەرانی ئەم احترازاتە هاودەنگ بن هاوکار بن و بتوانن بە شێوەیەکی وەسێتر و هاوئاهەنگتر ئەم خۆپیشاندانای خۆیان بەڕێوە بوون و جیاواز لەوەی زۆر پێویستە
چالاکوانانی سیاسی مەدەنی و معلمان حتا پەرستاران کە ناڕەزایەتی خۆیان دەرکردووە لەو مانگانانی ئەخیرە بەشی هونەرمەندان کە زۆر گرنگە هەموو ئەمانە پشتیوان بن پارێزەران کە ئەم خەڵکە دڵساد نەبنەوە لە خۆپیشاندان و بە ئاسانی جمهوری ئیسلامی نەتوانێت سەرکوتیان کە و بیانێرێتەوە ماڵەکانی خۆیان بۆ سەرکەوتنی ئەو خۆپیشاندانە زۆر گرنگە هاوکاری و هاودەنگیەک لە بین هێزە چەپەکان و ڕێکخراوە چەپەکانە لە دەرەوەی وڵات پێک بێ کە بتوانن دەنگی خۆپیشاندەرانی ناوچەکانی ئێران دەنگی کرێکارانی مانگردووی بەشی نەفت و هەفتەپە و بەشەکانی کە بە گوێی ئازادی خوازانی دنیا بگێنن بۆیە زۆر گرنگە هەم لە ناوی وڵات هەم لە دەرەوەی وڵات هاوئاهنگیە پێک بێ کە بتوانین دەنگی خەڵکی ناڕازی لە ناوچە جۆربەجۆرەکانی ئێران بین من پێم وایە حکوومەتی ئیسلامی ئەو ترسەی کە حکوومەتی ئیسلامی لە خۆپیشاندان و مانگرتن لە ئێران هەیەتی لەو جەنگە ڕەوانیەی کە باسەکرێ ئێران یا ئیسرائیل احتمالی هەیە لە ئێران بدا شتێکی درۆیە و شەڕ و نادا ترسی جمهوری ئیسلامی لەو خۆپیشاندانە زۆرترە تا حملەیەکی احتمالی ئەمریکا یا ئیسرائیل دلیلەکەی چی دیارە زۆر ڕوونە وڵاتانی زۆربەی وڵاتانی ئەوروپایی و ئەمریکایی دژ بە شەڕ لەگەڵ ئێرانن یا پشتیوانی سیاسەتەکانی ئەمریکا و ئیسرائیل ناکەن بەڵام ئێران یا حکوومەتی ئیسلامی ئەزانێت کە خەڵکی ناوچەکانی ئێران لە وەزیەتێکی بحرانیدا بەسەر دەبن و ئەم ناڕەزایەتیانە ئەتوانێت چارەنووسی ئەوان خاتە خەتەرەوە بۆیە ئەم خۆپیشاندانانە زۆر گرنگە بەردەوام بێت و پشتیوانی ناوەکی و دەرەکی لە پشت بێت و فعالینی سیاسی هاودەنگ بن لە ناوە و لە دەرەوە تەنیا ترسی گەورەی جمهوری ئیسلامی ئەوە بووە کە بەرحاڵ خەڵک بە شێوەیەکی وەسیعتر کە بینیمان 2 ساڵ لەوە پێش کە خەڵکات نەخیابان و جمهوری ئیسلامی هەموو ئەبزاری سەرکوبی خستەرێک کە بتوانێت خەڵک بنێرێتەوە ماڵەکەیان بەڵام ئەبینین ئەمە هەر بەردەوامە پس نیشانەیەوە حکوومەت یا حکوومەتی ئیسلامی واقعاً لە قەیراندایەوە کێشەکانی ناوخۆی ئەتوانێت هەموو ئەمانە دەستباتە دەست یەکەوە ئەم خۆپیشاندانە بە سەرکەوتن بگا دیارە حکوومەتی ئیسلامی قودرەتی سەرکوبی هەیە لە وڵاتێکە ئازادی زۆر بەرتەسکە دەنگی خەڵک زۆر گرنگە بگاتە گوێی خەڵکی ئازادی خواز لە دەرەوەی ئێران کە ئەویش فعالینی دەرەوەن و مێدیاکانن کە لە دەرەوە ڕێگەی ئەوەی کە بتوانن دەنگی خەڵک بە گوێی ئازادی خوازانی دنیا بگێنن. بەڵێ زۆر سپاس کاک سەریاس نەدیمی ئەندامی حیزبی کۆمونیستی ئێران بۆ بەشداریت. سپاس بۆ بەش. بەڵێ بینەرانی ئازیز ئەوەی کە پێشکەشتان کرا لێکدانەوەیەکی تر بوو سەبارەت بە ئەم ڕاپەڕین و ناڕەزایەتیەکانی ئەم دوایانە لە خوزستان هیوادارین کە جێگەی سەرنجی ئەوەی خۆشەویستیش بوو بێت. فەرمون بۆ بینینی درێژەی بەرنامەکانمان.